طبعا من هەر لە مناڵیەوە حەزم بە هونەر کردووە ئەتوانم بڵێم ئەو شانۆگەریانە بوو کە کاتی خۆی باوکم ئەیبردم بۆ شانۆگەریەکان تەماشامە کرد زۆری شانۆگەریەکانم بەدڵ بوو دوایەوە زۆر سەرسامە بووم بە نواندنی ئەکتەرەکان ئەو وای لێ کردم کە بێمە ناو بواری شانۆ و بەردەوام بم تا توانیم لە پەیمانگای هونەرە جوانەکان یەکەم کاری شانۆیم لێەوە دەستی پێکرد کە لە پۆلی یەک بووم گۆرانەکانی باوکم ئەتوانم بڵێم کاریگەری زۆر بووە هەر بەوەش نا ینی بڵێن هەر گۆرانی تەنانەت ئەو کاتانی کە مناڵ بووین زۆر ئەیبردن بۆ سینەما ئەیبردن بۆ سەیری شانۆگەریەکان ئەو کاتانە شانۆ و بڵێن گۆرانی بەیەکەوە بوو لە پێشە گۆرانی عەرزەکرا ئیتر چەند گۆرانی بەشدار بووە دوای ئەوە شانۆگەریەکان پێشکەشەکرا ئیتر من لە مناڵیەوە ینی ئەو خۆشەویستیە لام دروست بوو کە حەزم کرد کە بێمە ناو بوارەکە و ئیتر دەست بکەم بە ئیش و کارەکان خێزان کاریگەری زۆر هەیە چونکە ئێمە زۆر ئافرەتمان هەیە لەوانەیە حەزی لە نواندن بێ حەزی لە گۆرانی بێ حەز بکە لە هەر بوارێکە کە خۆی تیا ببینێتەوە بەڵام خێزانەکەی ڕێگەی پێنایە بەڵام شکر بۆ خوا من لە خێزانێکی هونەرمەند ینی هاتوومەتە دنیاوە ئەوان زۆر پاڵپشتی منیان کردووە باوکم دایکم خوشک و براکانم هەمویان پاڵپشتی من بوون بۆی بێمە ناو کاری هونەر و دراماوە طبعاً شانۆ لە هەمووی خۆشترە لەبەرەوەی شانۆ مفاجئ ینی ڕوبەڕووی بینەرەکانت ڕۆڵ ئەبینی هەستیان پێەکەی هەست بە ترپەکانی دڵیانەکەی هەست بەو خۆشیە ینی هەست بەو خۆشیەکەی کە ئەوانە ئەو چێژەی کە ئەوان وەریەگرن لەو شانۆگەریە لە کەس شخصیەتەکەی تۆیە لە شخصیەتەکانی تری کە لە ناو شانۆگەریەکە هەیە بەڵام شانۆ ئەوەیە ئەتوانم بڵێم قورسترە لە بەرەوەی پێویستی بە سیحەتێکی باشە پێویستی بە لە شولارێکی باشەیە پێویستی بە سەوتێکی باشە بێگومان ئەو درامانە ینی ئەو ڕۆڵانە قورس بوو کە ڕۆلی دایک چکە بەڕاستی ڕۆلی دایک یاخود ئەوانی کە ئەو ڕۆڵانی کە بەتەمەن بوون چکە تۆ ینی پێویستە بە تاقەیەکی زیاتر هەیە بۆ ئەوی وا خۆت پیشان بێ کە تۆ گەورەتری لە ینی تەمەنێکی گەورە هەیە توانی قەنەعەت بە خەڵک بێنی بە جمهورەکە بێنی کە تۆ تەمەنت گەورەیە ئیتر بە تۆنی دەنگ بە حرەکە بە قسەکردنە بە تعبیرەکانە خۆت پیشان بێ پیری ئەمە قورسە زۆر تۆ جاری وا هەیە لە نواندنە ئەگەیتە ئەوەی کە ئیتر چۆنەیەک و تەقەموسکەی ئەچیتە تەواو ئەچیتە ناو دەورەکەتەوە بەڵام ئەو ڕۆڵە ئەو بوو کە بێدەنگ ینی شەو بۆ بێ نێتوانی قسە بکە گوێی لە شت بوو ینی گوێی ئەیبیست بەڵام نوتقی نەبوو نێتوانی قسە بکە زۆر جار ئەمە ینی هاتە ئەوەی کە بمێ قسە بکەم بەڵام ئەوەیە نەمەتوانی زیاتر بە تعبیر ئەو شتانە دەرەبڕی طبعاً ئەمە خۆی بۆ خۆی قورسە بۆ کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە ینی من ئەو معاناتەی ئەو کەسانم گەیان بە جمهور کە بزانە چەند ناخۆشە ئینسان ئەگەر بۆ نمونە نەتوانێت بە تەواوەتی قسە بکە یاخود گوێەکانی نەبیستێ یا نەتوانێت خوا نەخواستە لە جسمیان و قسانیەک هەبێت نەتوانێت بەباشی کاروبارەکانی بەڕێوە بەرێ ئەمە بۆ من زۆر قورس بوو ئەو ساڵانە لە هەشتاکانە ئێمە جاریوە بوو ئیشی بۆ خۆمانمانەکرێ ئێمە تەلەبە بووین ئەتڕۆحەی قوتابیەکان بوو بەڵام ئەمەنەی جمهورە هاتنە ئێرەوە هاتنە ناو قاعەکان و ینی ئەم قاعە پڕە بوو وەکوتم زۆر جار دەرگا ئەشکێنرا پەنجەرە ئەشکێنرا هەر بۆی بێن عەرزەکە ببینن ئەوەنە خەڵک بە شەوق و بە تاسەوە هاتن بۆ بینینی شانۆگەریەکان بۆ هۆکار زۆرە یەک لەوانە طبعاً سۆشیال میدیایەکە ئەو ئێستا خەڵک لە ماڵی خۆی ئەتوانێ فلم ببینێ ئەتوانێ لە بڕێی مۆبایلەکەوە ینی هەموو شتێک شانۆگەری ببینێەوە بەڵام ئەوسا شوێنێک نەبوو منفەزێک نەبوو زیاتر هەر شانۆوە بوو کە خەڵک بە زۆری ئاهاتن سەری عەرزەکانیانە کرد بەڵێ طبعاً من هەوڵم زۆراوە بەڕاستی کە هونەری خۆم بە جوانی بکەم بە پاکی بکەم بۆ من جێ دڵخۆشیە زۆر جار دایک و باوک حەزی نەکردووە کچەکەی بێتە ناو بواری شانۆ حەزی نەکردووە بەڵام کەوتوتی ئێمە ژیان خانمان لەگەڵە لەو درامایە فلانە ئەکتەرمان لەگەڵە یعنی ئێمە جێ سیقە و باوەڕی خەڵک بووین جێی سیقە باوەڕی دایک و باوکەکان بووین ئەو بۆ من جێ خۆشحاڵیە کەوتوانە ئێمە ئیزنت دەین مادەم ئەو لەو کارەیە هەڵبەتە کارێکی باش و جوان و
یعنی جێی سیقەی دایکان و باوکان بوون ئەو بۆ من یعنی جێ دڵخۆشی و خۆشم زۆر هەوڵم بۆ ئەوەیەوە کارێکی وایان کردووە کە درامای خۆمان لە بەرچاوی خەڵک بکەوێ بەهێنانی درامای تورکی و ئێرانی و هەموو دراماکان ڕاستە هونەر پەیامێکی ئینسانیە بۆ ئێمەش گرنگە ئێمە بزانین کولتوری وڵاتان بەڵام ئەوە جێداخە کە خەڵک شانازیەکە ئێستا بۆەوەی کە فلانە درامای تورکی ئەمەنە جوانە ینی بۆ شانازی بکەین چکە ئێمە خۆمان نەزانین معاناتەکان چەند زۆرە پاڵپشت نییە پاڵپشتی مادی نییە پاڵپشتی معنەوی نییە ئەمانە هەمووی دەور و کاریگەریەوەی هەیە دوای ئەوە ینی لە بیرمان نەچێتەوە بینەر دەورێکی زۆری هەیە کە ئەکتەر بک بە ئەکتەر ئێستا شاری شاپل بۆچی شاری شاپلە ڕاستە خۆی ئەکتەرێکی زۆر بەتوانایە ئەنی تر لە قیممایە بەڵام کێ وای کردووە کێ وای کردو کێ هۆکارە بینەرەکەی هۆکارە بۆی کە ئاوا بەرز بێتەوە هەرچ ئەکتەرێکی تر بگری ئەو ئەکتەرانەی کە لە جیهانە خەڵک شانازیان پێوەکە بەڵام بەداخەوە ئێمە لە بار و زروفێکە کارەکەین یعنی هەر خۆمان ئێمەی هونەرمەند خۆمان نەزانین معاناتەکانمان چەند گەورەیە ئەگەر ئێمە خۆشەویستیمان بۆ هونەرەکەمان نەبێت زۆر دەمێ بوو وازمان هێنا بوو بەڵام ئێمە ینی ئەو شتە ینی ئەو مەبدەئەمانەیە ئەو شتەیە لە خەیاڵ و مشکی ئێمە هەیە کە ئێمە خزمەتی هونەری میلەتی خۆمان بکەین بتوانین بەرەو پێشی بەرین بە چاوی ڕەخنە سەیریەکەین تۆش کە بە چاوی ڕەخنە سەیری شتە کرد ئەو چێژەی لێوە ناگریت وەکو ئەوەی کە بە احتیادی دانیشتی سەیری شتێک بکەیت و ڕەخنەگرتنیش بەڕای من ڕەوایە ینی خەڵک ڕەخنە بگرێ بەڵام قسەی نەشیا و ئەو شتانە بە ئەکتەر بە دەرهێنەر ئەمە بەلای منەوە شتێکی نەشیاوە ینی قابلی قبول نییە ئەتوانم بڵێم ڕێنمایی بۆ ئەوانی کێنە دنیای هونەرەوە بە تایبەتی بۆ ئافرەتەکان زۆر ئاگیان لە خۆیان بێ ئاگیان لە سمعی خۆیان بێ هونەرەکەی خۆیان بە پاکی و بە جوانی بکەن پەلە نەکەن مەسەلا لە کارکردنا ئەتوانن وردە یعنی بتوانن کاری باش بکەن کاری چاک بکەن ئەگەر بۆ نمونە لە کارێک شکستیان هێنا یعنی نەکەون هەر هەوڵ بەن زیاتر چکە ئینسان لە پڕ نابێت ینی بتوانێت بێ بە کەسێکی پرۆفیشناڵیا بێ بە ئەکتەرێکی باش وردە چکە تۆ ینی هونەر وایە هونەر هەمووی ئەزمونە ئەبێ بە تەدریج سەر بکەوی نەک یەکسەر بتەوێ هەر بەڕۆڵێک بە دوان ناوبانگێکی زۆر پیا بکەی تەمانەوە ماندووبوونیەوێ هیلاکیەوێ لە خۆبردنیەوێ ئەو شتانە پێویستاوانی کە هێنە بوارەکە ڕەچاوی ئەم شتانە بکەن دەستخۆشی هەبووە خەڵات بەخشراوە بە هونەرمەندەکان بە تایبەتیوانەی کە هونەرمەندە کۆنەکان بەڵام وەکو پێویست نییە ینی پێویستە زیاتر ئەو هونەرمەندانە بەسەر بکرێنەوە لە هەموو ڕوویەکەوە بەڵێ من زۆر جار خەڵاتی ڕێزلێنانم وەرگرتووە و زۆر ینی بۆ من جێ پێزانین و دەستخۆشیە لە هەموو ئەوانەی کە هەستیان بە ماندووبوونی من کردووە.